سەرچاو بەخێربەی دیکوین سەرچاو کاک بێستم زۆر بەخێربەی برا سەرچاو بەخێربەی کاک محەممەدی ئازیز سڵاو و ڕێزم هەیە بۆ خانمان و گەنجان و لاوانی کوردستان سەرچاو کاک چیای ئازیز زۆر بەخێربەی برا سەرچاو بە ڕێزم کاک جەودەت و هەروەها بە ڕێزم لاوە SDKP سەرچاو بەخێربەی نازم SDKP مانای چییە بەڵام بەخێربەی سەرچاو کاک کۆچەر و هەروەها گەردوون بە ڕێزم کوردستانی پەخشان بەڕێزم بەخێربەی کاک ڕۆژگار تۆش بەخێربەی هیوادارم هەموو لایەکتان باش بن سەرچاو بەخێربن باوەڕیانی تربێن دەست بە بەرنامەی ئەمڕۆمان دەکەین ئەمە دوا وەڵامی منە سەبارەت بە موعجیزەی دوولەتبوونی مانگ ئەم وەڵامەی من وەڵامێکی دەمشچێن دەبی بۆ ئەوانەی کەوا درۆ لەگەڵ توڕاسەکەی خۆیان دەکەن کە درۆ لەگەڵ خوداکەیان دەکەن و ئەمڕۆ کە بۆتان ڕوون دەبێتەوە ئایا ئێمەین کەوا کەسانێکی بۆ نمونە با بڵێن کە خودای وجدان ناناسین یا خودی خۆیانن کەوا شرک بە خوداکەیان دەکەن و ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پێمان دەڵێن کە خوداکەی خۆیان بە درۆ دەخەنەوە کە ئەڵڵاکەیان بە درۆ دەخەنەوە ئەم ساختەچیانە 1400 ساڵە درۆیان لەگەڵ میلەتی کورد و میلەتانی تر کردووە و ئەمڕۆ کەش کۆمەڵێک ساختەچی تر کەوا لە ئەوروپا و لە کوردستان دەژین لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیان جارێکی تر دێن درۆ لەگەڵ دەقی خوداکەیان دەکەن بۆ ئەوەی گەنجانی کورد بگەوجێنن لە پێناو بەدەسێنانی هەندێک دەستکەوتی مادی ئەجینا خودی خۆیان جارێکی تر لە ڕێگەی ئەو بەرنامەی کە ئەمڕۆ کە پێشکەشی دەکەم بۆتان ڕوون دەبێتەوە یەک زەڕە بڕوایان بە ئەڵڵا نییە کە خودا بێت بەڵکو بڕوایان بە موحەممەد هەیە ڕاستەکەی من لە ڕابردوو دوو جاری تر وەڵام داونەتەوە باشە ئەوان بوون بە دوو بەشەوە بەشێکیان نکۆڵی دەکەن ئیسلام هەمیشە وایە مەتاتیە بۆ نمونە بڵێ یعنی من لە تەفسیری ئیبن الکەثیر ئەوم بکەن باوکە گیان تۆ بۆچی نچێسە ئەتەبەری واناڵێ و ڕێک پێچەوانە دەڵێ تۆ دەچێ سەر ئەتەبەری نابابە نا بڕۆ سەر تەفسیری بۆ بنە ئیبن عاشور ئاوا یعنی سیر يعني من ئاینێکم نەبینیوە بۆ شکل و شێوە لە دنیادا بێ تۆ دەیشە سەر قورئانەکەیان بۆی دەهێنی ئەمە دەخکەتە ناکاکە گیان ئەمە هەیە دەزانی چۆنە خۆی لێکدانەوەی مەجازی هەیە کەوا تۆ نازانی باشە من چوومە سەر نەبابە ابن الكثير بە کەیفی عەقڵی خۆی ئیجتیهادی کرد و ئێمە بڕوامان پێی نییە باشە دەچین بۆ سەر فەرموودە نەوەڵڵا کاکە گیان فەرموودەکان ئێمە بڕوامان بە هەمووی نییە چکە هەندێکی کلاواتە و بە سەحیحی دانانێن عەجیب غەریب ئەمە بەردەوام خەریکی کلاواتن لە قورئانەکەی موحەممەد بەچەبازی دەوێ تیایەتی حرامکردنی بەچەبازی دەوێ تیایەتی لە قورئانەکەی موحەممەد کەرگاینت دەوێ تیایەتی و ڕێگای پێدراوە و بشیانەوێ دەقی شافعیت بۆ دەینن یا حەنەفیت بۆ دەدەین دڵن قەدەغە کراوە یعنی بە کەیفی گونی خۆیان دەچن لە ناو دەقەکان دەگەڕن لەکوێ کەوا پێویستیان پێبی بۆ دەهێنن بۆی بڵێن فڵانە شت تحریم کراوە و فڵانە شت ڕێگای پێدراوە 1400 ساڵە خەریکی ئەم کلاوەتانن بۆ نمونە دوو دەقیان هەیە یەکەکیان ئاەتی یەکی سوڕەتی الئیسرایە سبحان ربي سبحان الذي أسرى بعبده ليلا ئەمەیان لێمان کردووە بە ئیسرا و بە معراج بڕۆ ئیسرا و معراج سەدها پەرتوشی ئیسلامی لەسرە کەچی ئەڵڵاکەیان ئەگەر هاتو ئەمە تعبیر بێ لە ئیسرا و لە معراج تەنیا یەک ئاەتی یەک جوملەی نووسیوە ئەم جوملەی یەکسانە بەچی بە سەدەها پەرتوک لە پەرتوخانەی ئیسلامی سەیر و سەمرەیە و هەروە دەقێکی تریان هیناوە لە سوڕەتی القەمەر کە دەڵێ اقتربت الساعة وانشق القمر دەڵێن ئەمە مۆعجزەی دوولەتبوونی مانگە محەممەد کردوویەتی باشە یعنی یەک ڕستەیە بریتیە لە مۆعجزەی دوولەتبوونی مانگ و لە تێکیان فڕیوە بۆ ئەم لاو لە تێکیان فڕیوە بۆ ئەم لاو ئیتر دووبارە چاک بۆتەوە و هەتاوەکو دوایی هیناویانە لە کاتێکدا قورئانەکەی موحەممەد لە دەیەها شوێن ئاماژە بە موعجیزەکانی مەسیح دەکا و دووبارەی دەکاتەوە لایەنی کەم لە دوو دەقدا دەڵێ بۆ نمونە ئیسا دیە مەسیح قوڕێکی هینا و فوی تێکردو و بۆ بە باڵندا
کوێری چاک کردوتەوە، نەخۆشی لپرۆسی چاک کردوتەوە، شەلی چاک کردوتەوە، مردووی زیندوو کردوتەوە، نازانم چی کردی، لە چەندەها دەق دووبارەی کردەوە، دووبارە و سێبارە و چواربارە. وە پێمان دەڵێ موسا ئاوای کردی و ڕووبارە ینی دەریای سووری شەق کردووە، موسا ئاوای کردی و یەک پێڵەقەی لە زەویدایە دەکانیا و تەقینەتەوە، هاتیە باسی کردوتەوە و باسی کردوتەوە. مانای چیە؟ قورئانەکە قورئانی محەممەدە، ئەگەر هاتوو مانجی دوولت کردبێ تەنها بێگ ڕستە کۆتایی پێدەنێ. قورئانەکە قورئانەکەی محەممەدە، ئەگەر هاتوو مۆعجزەی ئیسرا و میعراجی کردبێ بۆچی تەنها بە ئایەتێکی لێڵ کەوە سەبارەت بە بەنی ئیسرائیل و سەبارەت بە محەممەد نییە، بەڵام ئەمڕۆکە ئەم کلااوچیانە هاتوون و دایانەوێت دای بتاشن بۆ محەممەد. ئەمڕۆ دوا وەڵامی من دەبێ، وەڵامێکی دەمشتێن بۆ ئەوانەی کە ئیدعا دەکەن محەممەد مۆعجزەی دوولت بوونی مانجی کردووە. من لە بەرنامەی ئەمڕۆم ئاماژە بەنۆ بەڵگە دەکەم، جا ئەگەر هاتو نۆ بەڵگە کافی نەبێ ئەوە کێشەی خۆتانە، ئێوە کلااوچین. کاتێک دەڵێم ئێوە ببورن مەبەستم دیارە، دەزانم مەبەستی چێیە. بۆ نمونە ئەگەر هاتو ئاەتی یەکی سوڕەتی ئەلقەمەر بخوێنیتەوە دەڵێ اقتربت الساعة وانشق القمر، واتە سەعاتەکە نزیک بۆوە یا کاتێک سەعاتەکە نزیک بۆوە مانگ دوولت دەبێ. باشە؟ وەساعە لێرە ئەلف و لامی لە پێشە، ئەمە زۆر گرنگە بزانن. و ئەگەر هاتو هەموو دەقەکانی تری سوڕەتی ئەلقەمەر بخوێنیتەوە، ئەگەر هاتو دواتر بینە سەری چی دەڵێ؟ بۆ نمونە تین سەر دەقەکانی تر هەموو دەقەکانی تری سوڕەتی ئەلقەمەر واتە مانگ بخوێنیتەوە دەبینی تایبەتە بە ڕۆژی قیامەت. هەموو دەقەکانی تر بخوێنەوە، بڕۆوە سەری و دووبارە و سێبارە و چواربارە بیخوێنەوە دەبینی هەموو دەقەکان تایبەتن بە ڕۆژی قیامەت. هیوادارم لە شوێنێکم نووسیبی. بۆ نمونە تەنانەت من دەقی ئاماژە بە دەقی ژمارە 46 دەکەم، ئەوانی تریشم نووسیوە بەڵام نازم لە کوێ بجێمش. دەقی 46 هەمان سوڕەت دەڵێ بل الساعة موعدهم والساعة أدهى وأمر واتە سەعاتەکە مەوعیدیتیان لەگەڵ خودا و ئەم سەعاتە زۆر نیگەرانتر و تاڵترە. سەعاتەکە باشە؟ سەعاتەکە بە ئەلف لام. بۆ نمونە لە ئاەتی 46 دوو جار ئاماژەی بە ئەسساعە کردیە، هەردووچیان ئەلف و لامی لە پێشە، واتە سەعاتەکە لە زمانی عەرەبی ئەلف و لام واتە شتێکی ناسراوە. باشە؟ بۆ نمونە تۆ دەڵێ ماڵەکە، ماڵ نادیارە، بەڵام ماڵەکە تۆ تەشخیست کردیە، مەبەستت ماڵێکی دیاری کراوە. باشە؟ بۆ نمونە مزگەوتەکە، کاتێک دەڵێ مزگەوتەکە ئەها بە پێش مزگەوتەکە دامەڕۆن کابرایەکی ساختەچی لێیە، مەبەست ئەوەیە بە پێش مزگەوتی بەهەش دامەڕۆن چکە کابرایەکی ساختەچی لێیە بە ناوی عەبدولجنس اللەتیف، ڕەحم بە مناڵی خۆشی ناکە. یعنی تۆ تەشخیست کرد، دیاریت کرد. لە زمانی عەرەبیش ئەلف و لام لە پێش ناو ئەلف و لامی تەعریفە، واتە وشەکە تەعریف دەکە. بین لەسەرەتا تۆزێک باسی مانگ بکەین زۆر بە خێرایی، اینجا دەینە سەر باڵگەکان، قسە و باسی لەسەر دەکەین. مانگ دووری مانگ لە زەوی نزیک بە 385,000 کیلۆمەترە. محەممەد ئاوای کردیە مانگ دوولت بە ئەی پەقرەچ مریشکم دەوێ مریشک. محەممەد ئاوای کردیە هەرچەندە مانگ 385,000 کیلۆمەتر دوورە، ئاوای کرد دوولەتی کردیە. تەمەنی مانگ 4 بلیۆن و 500 ملیۆن ساڵە. قەبارەکەی بەقەد 102 قەبارەی زەویە. خێراییەکەی 1 کیلۆمەتر لە 1 چرکە. تیرەکەی 11,000 کیلۆمەترە
و لەسەر مانگ شوێنی بورکانی هەیە، بەرکەوتنی تەنی تر هەیە، هەندێک لەو ڕێڕەوانە هێڵی ڕاستن، زۆر قوڵن، درێژترینیان درێژەکەی دەگاتە 300 کیلۆمەتر، واتە کەمتر لە 102 تیرەی مانگ، کەمتر لە 102 دەکا. مسلمانان لەوەتی ناسا ڕۆژانە زاناکانی ناسا خەریکی تۆژینەوە و مەسائلی گەرد و ناسن دێن وێنەیەک دادەنن لەسەر بۆ نمونە ماڵپەڕەکەیان مسلمانان دەدزن و دەچن بە دوای دەقێک ئەی خۆ دەزانی چۆنە ئەو ڕێڕەوە، یعنی پێدەچی کاتێک پەنجەی مبارەکی پێغەمبەر ئیشارەتی بۆی کردیە، گوتی مانگ دووشەق بە یەکسەر دووشەق و شوێنەکەی دیارە کاکە، بەس ناسا لێمان دەشارنەوە، کەیفیان بە ئێمە نایە. 1400 ساڵە ئەمریکا و جوولەکە دەزانی چۆنە موئامەرەمان لەسەر دەکا، خەریکی ئەو کلاوەتانن. باشە هەروە گوتم درێژترینی ئەو ڕێڕەوانە 300 کیلۆمەترە وە پڕگێتی لە ڕێڕەوی لەم بابەتە، و ئەگەر هاتو ئەم ڕێڕەوانە تەعبیر بێ لە دوولەتکردنی مانگ، ئەی 5 مانگەکەی جوپیتەر، ئەی ئەو ڕێڕەوانەی کەوا لەسەر عەتارد و زوهرە و هەموو ئەوانی تر بوونیان هەیە، ئەمانەش موحەممەد بە موعجیزە دوولەتی کردیە. سەیرە ئەنەکسەگۆرس زانایەکی یۆنانی 400 ساڵ پێشداین ژیاوە. باشە دەڵێتن سیرکەن 400 ساڵ واتە 1000 ساڵ پێش محەممەد، دەڵێ ئەو ڕووناچەی مانگ کە بۆمان دێ ڕووناچێکە کە لە خۆر وەری دەگرێ و دەیداتەوە، لەگەڵەوەش قورئانەکەی محەممەد هاتیە، دەڵێ مانگ ڕووناچی خۆی هەیە. ئەخە باسی موعجیزەی چیم بۆ دەکەن. بابین تۆزێک قسە و باس سەبارەت بەمە بکەین. من هاتم سێرچێکی تەواوم لە قورئان کرد. باشە سێرچی تەواو، گوتم بزانم چەند جار لە قورئانەکەی محەممەد ئاماژە بە وشەی ئەسساعە یا ساعە کراوە سەرچاو، چونکە ئاەتەکە جارێکتر ئاەتیەکی سوڕەتی القەمەر دەڵێ اقتربت الساعة وانشق القمر. الساعة بألف لام بابوتان باب نسم. الساعة لقرآن ده هيا وساعة ببي ألف لام هم دو شوازة هيا باشا. الساعة وساعة وأو دقيق سيلة سردكين بألف لام نسراوة. لقرآنكي محمد چلو شجار آماجة بساعة كراوة بهردو جوركي بألف لام وبألف لام. 39 جاري بألف لام آماجي بيكردوا الساعة واتا بم دقي سورة القمر دكا 39 جار 38 جاري تر آماجي بيكردوا بألف لام وحف جاري بألف لام آماجي بيكردوا. ئەگەر هاتو بگەڕێنەوە سەر 38 دقەکەی تر بزانین ئەسساعە مانای چییە؟ کەواتە لەم دقەش ساعە دەبی هەمان مانای هەبێ، وایە نا؟ ئەگەر 38 دقی تری قورئان ئاماژەیان بە ئەسساعە کرد بێ، ماناکەی چی بێ؟ ئەوە دەبی ئەم دقەش هەمان مانای هەبێ. ئەگەر دوو مانایان هەبێ ئەم دقە دەکرێ یەکێک لەو دوو مانایە لە خۆیەوە بگرێ، ئەگەر 3 مانایان هەبێ واتە دەبی 3 مانان لە خۆیەوە بگرێ. هەر 38 دقەکەی تر لە قورئانەکەی محەممەد بە مانای ڕۆژی قیامەت دێ. بەڵێ لە هەر 38 دقەکەی تری قورئانەکەی محەممەد ئەسساعە بە ئەلف لام واتە ڕۆژی قیامەت، بە مانای ڕۆژی قیامەت دێ. بەڵێ ئەخەر بەو دقەی سوڕەتی القەمەر دەکا 39 کەواتەیدایە بەوەی دەکا 39 کەوا قسەی ئەمە باز لە 38 دقەی تر بۆ نمونە چەند دقێکتان بۆ دەخوێنمەوە. بۆ نمونە ئاەتی 31 سوڕەتی الأنعام دەڵێ قد خسر الذين كذبوا بلقاء الله حتى إذا جاءتهم الساعة. دەڵێ ئەوانە بێگەیشتنیان لەگەر ئەڵڵا بە درۆخستەوە، واتە نکۆڵی لێ دەکەن، دەڵێن شتێک نییە کە ئێمە بەخوا بگەین، واتە زیندوبوونەوە نییە. حتى إذا جاءتهم ساعة تەنانەت ئەگەر هات و ڕۆژی قیامەتیش بێ، یعنی هەیە ئەوە کافرە بڕواناکە.
الساعة روج قيامت. دووبارە دقيقي تر لآيتي ببورن لآيتي سيويك إنجا لآيتي تشل سورة الأنعام أو أتتكم الساعة وات الروج قيامتان بوهات. الأعراف آيتي 178 يسألونك عن الساعة أي محمد برسيار اللي دكن سبارد بساعتك وات الروج قيامت. محمد جوابي عن ذات هذا بلي قل يعني بلي إنما علمها عند ربي تنها خداكم تزاني كيا ساعتك واتا كوتاي زمان. يوسف 107 دوبارة تأتيهم الساعة روج قيامت. سورة آيات يشتاو بينجي سورة الحجر وإن الساعة لأتية يعني ساعتك هردي وهذا كوتاي آخر زمان هردي روج قيامت هردي. النحل 7 وما أمر الساعة دوبارة روج قيامت بألف لام. الكهف أن وعد الله حق وأن الساعة لا ريب فيها هاتني روج قيامت هيج قماني لسرنيا. 36 الكهف وما أظن الساعة قائمة أو بون من كافر كاندل بما واني روج قيامت بونمونا بساعة. وهروها مريم 75 هماشت إما الساعة واتا روج قيامت. طه 15 إن الساعة آتية روج قيامت دي. الأنبياء شلونو وهم من الساعة مشفقون بهاتني روج قيامت دليان تنگدبه. الحج يا أيها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم. أي خلشنا لخدا بترسلن هجاني ساعتك روجي قيامت شتيجي زور ترسناك. 7 آيات حوت سورة الحج وأن الساعة آتية لا ريب فيها وروجي قيامت دي هشو قماني لفتنيا. 55 هماشد دلي سورة الروم آياتي 12 55 همان دقة دوبار بوتو ويوم تقوم الساعة روجك كروجي قيامت هلدستيت. ويوم تقوم الساعة الآية 4 هماشد آياتي 55 هماشد ويوم تقوم الساعة روج قيامت هلدستيت. آياتي 6 سورة الحزاب دوبارة يسألوك الناس عن الساعة أي محمد خلق سبارد بروج قيامت برسيار اللي دكا قل إنما علمها عند الله بليل راستي دا علمكي تنها لا إخوايا وما يدريك لعل الساعة تكون قريبا وتوجزاني رنگ بزور نزديك بي. 7 دوبارة حماش الدوبارة دكاتوا وقال الذين كفروا لا تأتينا الساعة أواني كفريان كرقوتين روج قيامت نيوناي. غافر 36 ويوم تقوم الساعة غافر 55 إن الساعة لآتية لا ريب فيها. فصلت آياتي 37 إليه يرد علم الساعة بو خدا دا قريتوا سبارد با روج قيامت. فصلت 50 وما أظن الساعة قائمة هتا وكدواي شورى دقي حفدو هجدا. الزغرف 66 85 الجاثية 27 سيودو. محمد دقي هجدا. سورة القمر أو قمر آياتي 36 وآياتي 32 بزانا هل لهمان دق لهمان آيات. يسألونك عن الساعة لسورة القمر بألف لام. الفرقان آياتي ينظى بل كذبوا بالساعة واتنكوليان لروج قيامة كرد. بينيتان أو خدمانوا سيونو جار آماجي بأساعة كردي وات ألف لام تدايا أجر هاتو لسيوهج دقدا بمعنى روج قيامة بي إيوه بتشر وقدين دلين نخير أو ساعتي الساعة لآتي يجي سورة القمر هي بمعنى أو كاتديك محمد مانجي دولت كر من قرآن بقرآن تفسير دكام
ئێوە خودی خۆتان زۆر جار دڵن قورئان بە قورئان تەفسیر بکە، ئەوە قورئانەکەتان بە قورئان بۆ تەفسیر دەکەین، قورئانەکەتان بە قورئانەکە بۆ تەفسیر دەکەین. هەروەک گوتم 39 دقتان هەیە لە قورئانەکەی لە ئاەتی یەکەم بۆ دووە ئاەت ساعە ئەلف و لامی تێدایە، 38 دانیان بەمانای ڕۆژی قیامەت دێ. مانای چییە؟ ئێوە لە سوڕەتی قەمەر ئاەتی یەک کاتێک دەڵێ ئیقتەرەبەتی الساعەت و دەڵێن ساعەت بەمانای ئەو کاتەیە محەممەد مانجی شەق کرد. نەخێر، کات لە قورئاندا بەبێ ئەلف و لامە هەمووی. بۆ نمونە هەروە گوتم 7 جار ئاماژەی پێکردێ بەبێ ئەلف و لام. سوڕەتی الأعراف ئاەتی 34 ولكل أمة أجل فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. بۆ هەموو ملەتێک ئەجەلی خۆی هەیە، کاتێک ئەجەلەکەیان دێ کاتیان دێ 1 سەعات دوا ناکەون، 1 سەعات پێش ناکەون. لێرە بەمانای سەعات دێ، لێرە بەمانای سەعات دێ، ئەلف و لامیشی وەرنەگرتێ. بۆزان لە قورئان کاتێک دەڵێ ئەسساعە مەبەستی ڕۆژەکە، ڕۆژی قیامەت، کاتەکە کاتی قیامەتە. هەروەک قورئانمان بە قورئان تەفسیر کرد. وهروەها سوڕەتی یونس ئاەتی 45 ويوم يحشروهم كأن لم يلبثوا إلا ساعة من النهار. ساعة ببێ ئەلف و لام. ئەو ڕۆژی کاتێک لە ڕۆژی حەشر کۆیان دەکەینەوە پێیان وابی تەنها 1 سەعات لە ڕۆژدا ئیتر پاڵکەوت بوون. 1 سەعات 49 هەمان شت دووبارە دەکاتەوە، کەوا سەبارەت بە دەقی 34 سوڕەتی الأعراف ساعة بەبێ ئەلف و لام. و سوڕەتی النحل 61 هەمان شت دووبارە دەکاتەوە. سوڕەتی الروم ئاەتی 55 يقسم المجرمون ما لبثوا غير ساعة ببێ ئەلف و لام. مجرمەکان سوێن دەخۆن لە ڕۆژی قیامەت، دڵن ئێمە خۆتەنها 1 کاتژمێر خەومان لێکەوت بوو لە ناو گۆڕ. 1 سەعات مەبەستی کاتە لێرە، مەبەستی ڕۆژی قیامەت نییە. ئەلف و لامی وەرنەگرتێ. سەبە دووبارە قل لكم ميعاد يوم لا تستأخرون عنه ساعة ولا تستقدمون. كاتك بليني خدا ديت دي ئەوە نەسعاتێک پێش دەکەوێ نەسعاتێک دوا دەکەوێ، بەمانای سعات دێ لێرە. الأحقاف 35 كأنهم يوم يرون ما يوعدون إلا ساعة من النهار. دووبارەی دەکاتەوە هەمان دەقی پێشتر بینیمان. هەموو ئەو دەقانەمان خوێندەوە کەوا لە قورئانەکەی محەممەد هەیە. 37 دەق هەیە، 36 دەقی تر هەیە بە ئەلف و لام هاتیە ساعت، بەمانای ڕۆژی قیامەت دێ. کەواتە ئەم دەقەی ئاەتی یەکی سوڕەتی ئەلقەمەر دەبی بەمانای ڕۆژی قیامەت بێ. ئەگەر هاتو ئەلف و لامی لەگەڵدا نەبوایە ئەو کاتە دەمان بوو بەمانای کات دێ وەکو دەقەکانی تر. ئەمە یەک. ئەمە وەڵامێکی دەمشچێن بۆتان، بۆی جارێشتر جورئەت نەکەن کە بێن ئێمە قورئان بە قورئان، چکە ئێمە زۆر شەرافەتمەندترین لە ئێوە. ئێمە درۆ لەگەڵ دەقەکانتان ناکەین، ئێوە درۆزن و کلااوچین، بەردەوام خەریکی درۆکردن. لێرە چیمان بۆ ڕوون دەبێتەوە؟ چیمان بۆ ڕوون دەبێتەوە؟ ئەوەی کە ئێوە بڕواتان بەوەنی ئەم قورئانە لەلایەن خوداوە بێ جارێکتر، چکە درۆی لەگەڵدا دەکەن. سەرچاو هەروە گوتم دووەمین سوڕەتەکە، خودی سوڕەتەکە هەمووی سەبارەت بە ڕۆژی قیامەتە. بۆ نمونە دەقی 6 فتول عنهم يوم يدعو الداعي إلى شيء نكر یا نکڕین. ئەی محەممەد وازیان لێبینە با چاوەڕێی ئەو ڕۆژە بکەن کاتێک بانگێشکەر بانگ دەکا، واتە ئیسرافیل کاتە تووتە تووتەکە لێتدا. سیرکە دەقی دواتر خشعا أبصارهم يخرجون من الأجداث كأنهم جراد منتشر. ولا گۆڕەکانیان دەردەچن وەکو کولەی پەرتو بڵاو. ڕۆژی قیامەت سیرکە دووبارە کاتێک تووتەکە لێ درێ لە ڕۆژی قیامەت لە گۆڕدێنە دەرەوە پەرش و بڵاوی لێ دەکەن. 8 مهطعين إلى الداعي يقول الكافرون هذا يوم عصر. بآراستي دەنگەکە دەڕۆن و هەمویان دەڵن ئاخ، و کافرەکان دەڵن ئاخ ئەمە چ ڕۆژێکی سەختە. خۆی سوڕەتەکە تەفسیر یعنی باسی ڕۆژی قیامەت دەکا. ئەمە دوو بەڵگە باشە، ئەمە دوو بەڵگە.
اینجا وەرە دەقی 46 و ئەوانی تر باشە ئەوانی تر سێ زانستیانە ئەگەر مانگ دوولت بێت چکە ئێوە بەڕادەیەک گەوجن جاروێ باسی چی دەکەن پێمان دەڵێن ئەتۆم خانەی تێدایە گەوجەیتان گەیشتۆتە ئاستێک چکە هەندێک گەنجی کاڵفام گوێتان لێ دەگرن لە خۆتانەوە قسەی هەندێک بریقەدار دەکەن کە نازانن مانای چییە جێمان لە ڤیدیۆکانتان بۆچی دەڵێن کاتێک دەڵێن بۆ نمونە ئەتۆم خانەی تێدایە تەتاو لە ڕووی زانستیەوە ئەگەر مانگ دوولت بێت چکە هەمووی یاسای فیزیایی هەیە ماتماتیکی هەیە هێزی ڕاکێشان هەیە دوولت بێت ئەلبەتە ئەگەر ئەم دوولت بوونە ڕێک پێک بێ بێەوەی هیچ پروشتی لێ بکەوێتەوە چکە هەر پروشتێک بێتن دێ بە زەوی دەکەوێت زەوی تەدمیر دەکا گریمان ئەو پروشکەش دروست نەبوو تەنها دوولت بوو چی ڕوودا هێزی ڕاکێشانی نێوان مانگ و زەوی تێک دەچێت ئەو پارسەنگە وە بە تەواوی دەگۆڕێت ئاوی دەریاکان بەرز دەبنەوە سونامی ڕوویدا لە ئاسیا چەند ساڵێک بە لە ئێستا لە هەموو گۆی زەمی ڕوودا دەبێتەوەی سونامی بوومە لەرزە بورکان کۆتایی هاتنی ژیان تەواو ژیان کۆتایی دێ ئەمەش بەڵگەیەکی تر کەوا هیچ بەڵگەی ناسامان ئاماژە پێکرد کەوا ناسا خودی ئەمە بەدوێ خستۆتەوە بەڵگەی پێنجەم ئەم شعرەی محەممەد وەریگرتووە لە ئومڕ ئولقەیسی وەرگرتووە ئومڕ ئولقەیس شاعیرێکی بەناوبانجی ڕۆمانسی بووە 30 ساڵ پێش محەممەد مردووە باشە چی دەڵێ لە شعرەکەی دنت الساعة وانشق القمر عن غزال صاد قلبي ونفر مر بي يوم العيد في زينة فرماني فتعاطى فعقر بسهام من لحاظ فاتكة فر عني كهشيم المحتضر بالضحى والليل من طرته فرقه ذا النور كم شيء ظاهر قلت إذا شق العذار خده دنت الساعة وانشق القمر محمد تنها لما آياتي يجي دنت وات نزيق بوا محمد دنت كرديتي اقتربت أو يتريبك خويدانا آياتي يجي صورتي فتعاطى فعقر واتە تووشی شەلەل دەڵێ فڕەیدام و تووش یعنی وێرانی کردم بۆنە من چۆن جارێک گەنجێک دەڵێتن من کچێکم بینی لە کت و پرێکدا مان بوو یەکسەر تووشی شەلەل بووم لە شوێنی خۆم وێرانی کردم دەڵێ وێرانی کردم هەمان شتە محەممەد هاتیە فتعاطى فعقر کردویەتی بە ئاەتی 29 سورەتی القەمەر دەڵێ فنادوا صاحبهم فتعاطى فعقر وهروها ئاەتی سیویەکی كاتك دڵێ فر عيني كهشيم المحتضر واتە منی کرد بە پوش و پەلاش باشە لەبەر چاوم ون بوو دوای ئەوەی کەوا بۆ نمونە دڵی منی برد چکە دەقی دووەمیان دەڵێ دڵی منی برد من بووم بە پوش و پەلاش وێران بوو محەممەد دەڵێ لە ڕۆژی قیامەت ئاەتی سیوێک لە سورەتی القەمەر دووبارە كهشيم المحتضر بە پوش و پەلاش وهروها دقي دواتر بالضحى والليل محمد كردويتي بدقي يكو دوي سورة الضحى قلت إذا شق الأضار خده قتم أجر هاتو باكي زكا رومتي دولد بيت أو دليم دنت الساعة روجي قيامت نزيق بوتوا وكما شعبو بيت ئەوە لە ڕوانگەی شعری جاهلیش بۆمان لێکدانەوە سەرچاوەکەی کوێ و محەممەد لە کوێی دزیوە محەممەد خۆی فەرمودەیەکی محەممەد هەیە من یەک فەرمودەیمەوە مسند ئەحمەد و ئەوانی تریش ئاماژەیان پێ کردووە محەممەد گوتوویەتی بعثت والساعة هكذا
وأشار بإصابعه السبابة والوسطى دو بنجك أولي كرديا كنت بعثت واتا من نردراهم من پیغمبر آخر زمانم والساعة هاتني من لقر روج قيامت وكو نزيشي وكو أو دو بنجيوا كردي محمد الساعة ما بستي روج قيامتا هاتني من وك پیغمبر روج قيامت وكو أو دو بنجي لك نزيكن باشا لبرو دلن كاتك ما عند جيرا محمد دلرزي دي يقول روج قيامتا بين سر فرمو دكاني أو بلغي ششم اینجا بابین سر شاهد کن سرچاو بخیر بین ڕێستانەیە هەموو لایەکتان بەخێر بن معجزە من بەش بەخاڵی خۆم بڕوان پێی نییە من پێم وایە کلاواتە بۆ نمونە معجزە بە پێی لێکدانەوەی مفسرینی ئیسلامی زاناکانی ئیسلام دەڵێن کارێکی خارقە شتی ئاسایی لە دەرەوەی حاڵەتی ئاساییە تەحەدایە بۆ مۆجموعە کەسانێک یا بۆ هینێک هیچ مرۆڤی تر ناتوانێت ئەنجامی بدە دەبی شایەت هەبێ و ئەنجامدانی ئەم کارە بەدەستی کەسێکەوە بێ نەوەک کەوا خودایەک بۆی ئەنجام بدە و دەستکەوتی هەبێت بۆ نمونە محەممەد کاتێک معجزە بکات دەبی لایەنی کەم بۆ نمونە شایەدی هەبێت و هەروەها خەڵکانێک بەهۆی ئەو معجزەیە بن بە موسڵمان دابێن بۆ بەڵگەکان شایەتەکان مسند ئەحمەد زۆربەی زۆری فەرموودەکانم هیناوە لەناو هەمووی گەڕاوم مسند ئەحمەد و هەروەها مسلم دەڵێن عن قتادة عن أنس بن مالك قال سأل أهل مكة النبي صلى الله عليه وسلم آية خلش مكة داوي آية كان معجزة كان لمحمد كرد فانشق القمر بمكة مرتين دو جارج التي كردوا مالم بقرنا قلت بيه محمد وشي فيه يعني قوتي كثيرة لبوا دڵێ پێغەمبەر دوو جار مانجی لە مەکە شەق کرد شەوانە هەر بەزەوڵ ئەهای کردیان فت مانگ هێن سەیریکەن کردم بە دوو لە دووری 385,000 کیلۆمەتر و بوخاری دەڵێت عن قتادة عن أنس أو دوو جار أنس دەجێڕێتەوە أن أهل مكة سألوا رسول الله صلى الله عليه وسلم أن يريهم آية خەڵکی مەکەدا لە محەممەد کرد گوتیان معجزەیەکمان پێ بڵێ فأراهم القمر شقين مانجي بيان نشاندا بدولتوا حتى رأوا تناند بينيان لوتكي تشاي حراء لنيوانيان بو وهكا نيوي مان كوتبو أم لا يتشاكا نيوي مان كوتبو أم لا يتشاكا لنيوانيان دا لوتكا بو مسند أحمد وهردوشي أنس بو يكا عن محمد بن جبير بن مطعم عن أبي لباوش جويلي بو أمش شي دالي خوي نيبيني وا باوش بوي باس كردو دالي قال انشق القمر على عهد رسول الله ما دولد بو لسردمي بيغمبري الله إيه باشا أتا لوي نيقوتي محمد الشقي كردي دولي لسردمي أو روي داوا إيه فصار فرقتين دالي مان بو بدولتوا فرقة على هذا الجبل وفرقة على هذا الجبل أما يعني بتوالي دليلتي كان شو سر أم تشايا والتي كان شو أم سر تشايا ونالة تنها لدورو بري تشاي حرابون يعني ودري دو تشابون داني كان شو سر وداني كان شو سر باش مشكلة بالغ قليبا بروين بخاري ومسلم أو دوكس داني كان لباوكي جوي لبو داني كان أنس بوا بخاري ومسلم عبد الله بن عباس كري ابن عباس كري آموزي محمد قال انشق القمر في زمان رسول الله ما عنده لدبو لسردمي بيغمبر قبل الهجرة بيج أوي كوجبك حتى رأوا شقيه تنانت خلق دو لتحكيان بيني بلان بيمان نالي چومبوا مسلم بخاري بيهقي عن مجاهد عن عبد الله بن عمر أو كري عمر ياوان يكشان كري ابن عباسة أم عبد الله كري عمر عمري كري خطاب وقد كان ذلك على عهد رسول الله
واتە ئەم ڕووداوە لە سەردەمی پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم انشق يعني ماندو لدبو فلقتين بو بدو بش وفلقة من دون الجبل وفلقة من خلف الجبل نيولتيان لبيشوي تشاكبو نيولتيشان لدواوي تشاكبو استاسي احتمال يمان هي دانيشان دلتن لتيشان لو تنش تشاي حرابو دانيشان لو تنش لوتكي تشاي حرا لنيوان يامبو ئەویت کەس نابابەت دانەیەکیان سووە سەر ئەم چایە دانەیەکیان سووە سەر ئەم چایە ئەمەشیان هاتووە دڵێنا لە تێکیان لە پێش چیاکە بوو لە تێکیان لە دواوی چیاکە بوو باشە وهروەها لە مسند ئەحمەد بوخاری و مسلم چی دەڵێ عبد الله بن مسعود دەڵێ انشق القمر على عهد رسول الله صلى الله عليه وسلم ماندوولەت بوو لە سەردەمی پێغەمبەر شقين بو بدولت حتى نظروا إليه سير منكر فقال رسول الله أشهدوا شاد بن وعبد الله بن مسعود جاري كان لا من ينبو شوينك كذا كيلومتر لمكة دورة جاري شاندري لمكة بو وهروا عبد الله بن مسعود جاري كان بو بدولتوا داني كان دست شبي شاي حرابو داني كان دست راسي شاي حرابو جاري كان نخير داني كان شو سر ام شاي داني كان شو سر ام شاي وجاري كان نخير داني بلتي كان لبش شاكبو داني كان لبيشو شاكبو باش بين با اماجيك بابا شايت كان باب كاين بزين چەند کەس ئیمانی هێناوە چەند شاید بۆ ئەو مۆزوعە هەیە ئەوانەی خوێنمانەوە هەموو فەرموودەکان 5 کەس جێراویانەتەوە 5 کەس عبد الله بن عمر عبد الله بن عباس عبد الله بن مسعود أنس بن مالك جبير بن مطعم 5 کەس عبد الله بن عمر كري عمر بن خطابة موضوعي معجزەی دوولەتبوونی مانگ هەروەک ئەگەر بەخۆیان ئاماژە بە سوڕەتی ئەلقەمەر دەکەن سوڕەتەکە سوڕەتی ژمارە 37 واتە لە سەرەتای پەیامی محەممەد بووە لە 5 ساڵی یەکەم بووە دواتریش بۆتان دەسەلمێنم بۆشی لە 5 ساڵی یەکەم بووە چکە محەممەد 12 ساڵ لە مەککە بووە 84 سوڕەتی دابەزاندووە ئەمە لە سوڕەتی ژمارە 37 لە ڕووی دابەزینەوە واتە 5 ساڵی یەکەم بووە باشە دواتریش دەیسەلمێنن بۆچی عبد الله بن عمر فرمودەکە دەجێڕیتەوە دڵ لەگەڵ پێغەمبەری ئەڵڵا بووین بینیمان مانجی دوولەت کرد کاتێک مانجی دوولەت کردیە محەممەد عەبدوڵڵای کوڕی عومەر تەمەنی 5 ساڵ بووە چکە محەممەد لە ساڵی 600 دەبیتە پێغەمبەر ئیدعای پێغەمبەرایەتی دەکا ئەم ڕووداوە دەبی ساڵی 615 ڕوویدابی عەبدوڵڵای کوڕی عومەر ساڵی 610 لەدایک بووە محەممەد گیان بەو شەوە تاریکە چیت کردێ لەگەڵ مناڵێکی تەمەند 5 ساڵی لەکوێ بووی مناڵێکی 5 ساڵی تو ویژدانتان بە شایەت قبوڵ دەکرێ من ئەوە لە ئێوە دەپرسم تەمەنی 5 ساڵ بووە باشە تەمەنی 5 ساڵ بووە عەبدوڵڵای کوڕی عومەر عەبدوڵڵای بن عەباس عەبدوڵڵای بن عەباس کوڕی ئامۆزای محەممەدە دووبارە هەروە گوتمان معجزەکە دەبی لە 5 ساڵی یەکەمی پێغەمبەرایەتی محەممەد بوو بێ واتە 610 تاوەکو 615 بووە شایەتی دووەم عەبدوڵڵا بن عەباس کاتێک دڵێ لەگەڵ پێغەمبەری ئەڵڵا بووین عەبدوڵڵا بن عەباس ساڵی 619 لەدایک بووە واتە 4 ساڵ دوای معجزەکە واتە ئەو کاتەی محەممەد معجزەکەی کردووە لە ناو گونی باوکی بووە 4 ساڵ دوای معجزەکە لەدایک بووە معجزەکە هەروەک گوتم لە نێوان ساڵی 610 615 ڕوویداوە وە گریمان تا ئەوەکو 612 بدەی ساڵی 619 لەدایک بووە تەمەنی 3 ساڵ بوو ئەگەر گریمان محەممەد یعنی لە کۆتایەکەش کرد نابی چکە سوڕەتی قەمەر لەسەردایە دابەتیوە لە ناو گونی باوکی بووە 4 ساڵ دوای ئەوە لەدایک دەبێ ئەم شایەدەشتان فەت یعنی بزانت درۆتان چۆن کەشت دەبی ئەنەس بن مالک نابا بێنە سەر جوبەیر بن مەطعەم جوبەیر بن مەطعەم دەڵێ باوکم بینیویەتی بەڵام باوکی بە کافری دەمرێ
پێش شەڕی بەدر هەندێکیان دڵن لە شەڕی بەدر دەکوژرێ هەندێکیان دڵن پێش شەڕی بەدر ئەی مادەم باوکت بینی ئەو مۆعجزەی محەممەدی بینی بۆچی نەبوو بە موسڵمان خۆشی نابێ بە موسڵمان لە کاتی فەتحی مەککە چاری ناچارە محەممەد فەتحی کرد باوکی بینی بێتی باوکیی بە کافری دەمبێ نەیبینیوە شاهد مەشفش حاگە وەک دەڵێن شایەتە و هیچی نەبینیوە ئەنەس بن مالک خەڵکی مەککە نییە لە مەدینە لەدایک بووە ساڵی 612 لەدایک بووە ئەگەر هاتوو محەممەد مەعجزەکەی ساڵی 615 کردبێ واتە 5 ساڵ دوای پێغەمبەرایەتی ئەگەر هاتوو ئەنەس لە مەککەش بووایە تەمەنی 3 ساڵ دەبوو 3 ساڵ دەبوو بەڵام خەڵکی مەدینەیە چکە کاتێک محەممەد کۆز دەکات بۆ مەدینە دایکی دەیهێنی بۆ لای دەڵێ بیکە بە خزمەتکاری خۆت مناڵە مەسینەی بۆ هەڵدەگرێت کاتێک دەچی بۆ پیساییکردن دووبارە تەمەنی 3 ساڵ بووە و لە مەکەش نەژیاوە زۆربەی زۆری فەرمودەکانیش لەکوێ هاتیە ئەنەس لەگەڵ پێغەمبەری ئەڵڵا بووین بینیمان ماجی دوو شەق کرد تۆخوا شەرم ناکەن درۆدەکەن عەبدوڵڵا بن مەسعود دەمینێتەوە یەک شایەتتان هەیە عەبدوڵڵا بن مەسعود ساڵی 616 لەگەڵ چەند یاوەرێکی تر لە مەککە کۆچ دەکەن بۆ حەبەشە پێی دەوترێت کۆچکردنی یەکەم ساڵی 619 دەگەڕێتەوە بۆ مەککە واتە 616 بۆ 619 لە مەککە نەبووە واتە مەعجزەکە دەبێ کرابێ پێش ساڵی 615 لەبەرەوە ئەو بەڵگانەی پێشووتر ئاماژەمان پێکرد هەمووی ڕاستە تاشە تاکە شایەدە و عەبدوڵڵای بن مەسعود لە فەرمودەکانی چی دەڵێ جارێکیان دەڵێ لە مەککە بوو جارێکیان دەڵێ لە مینین بوو جارێکیان دەڵێ بوو بە دوولت هەرلەتی لەسەر چایەک بوو جارێکیان دەڵێ بوو بە دوولت لەسەر یەک بوو دانەیەکیان لە پشتیە دانەیەکیان لە پێشتیە و جارێکیان دەڵێ نەوەڵڵا لوتکەی چای حەڕائەوە لە نێوانیان بوو دوە تەک لەولا لە تەک لەولاوە پرسیار من لە ئێوەی دەکەم ئەبوو بەکر لەکوێ بوو بۆچی یەکێک لەو فەرمودانە ئاماژە بە ئەبوو بەکر ناکەن بە عوثمان ناکەن بە عەلی ناکەن بە نازانم بەچی ناکەن هاتینە مناڵ و تاڵتان هێناوە هەر وەک چۆن هەندێک لەوانەی ئەوڕۆپا مناڵ و تاڵیان لە دەوری بەری خۆیان کۆ کردوێتەوە بۆ جوێندان هاتوونە دەتانەوێ بەو بەڵگانە خەڵک بگەوجێنن مۆعجزەیەکی گەورە و گران یەک شایەدی هەبێ ئەویش عەبدوڵڵای کوڕی مەسعود بێ سەیرە وە کەسیشی پێ نەبوو بە ئیسلام و یەک شایەد ناچێ هەر بە پێ ئەترافاتی قورئان بۆ هەر ڕووداوێک دەبێت دوو شایەت هەبێ دەی بۆ نمونە بۆ هەر ڕووداوێک دەبێت دوو شایەت هەبێ شایەتێک بە هیچ ناچێ بە پێی دەلائیلەکانی قورئان دەبێت دوو شایەت هەبێ بۆ هەر ڕووداوێک باشە و هەروەها ئەگەر هاتو دوولەت بوونی مانگ بۆ ئێوە پێتان وایە چەند مانگ هەیە پێتان وایە 100 مانگ هەیە یەک مانگ هەیە ئەگەر مانگ دوولەت وایە بە تایبەتی لە یۆنان لە بێزەنتین لە ڕۆم لە ئیمپراتۆریەتی ساسانی نووسەر و مێژونووس و فەلەگناسی بە توانا هەبوون تۆماریان دەکرد یەک تۆمارکردن نەبووە ئەسڵەن یەک تۆمارکردن بوونی نەبووە هاتوونە دەڵێن پادشایەکی هیندی بە ناوی چێرمان پیرروماڵ ئیتر ئەو کات لە دورگەی عەرەبی ئەگەر هاتو سعات 8 ئێوارە ئەمە ڕووی داوی دەبی لە هیندستان 12 شەو بوو بێ پادشایەک بینیوێتی مانگ دوولەت بووە و پرسیوێتی چێ و هاتووە و بۆ لای محەممەد و هیندۆسی بوو کوڕەکەی لە شوێنی خۆی دانایە و هاتیە بۆ مەککە و ئیسلام بوو لە گەڕانەوە مردووە و پەیامەکەی نەگەیشتووە و ئەگەر هاتوو مەلیکێکی گەورە و گرانی هیند هاتبێ بۆ مەککە بۆ لای محەممەد چۆنە ئێستاکە سەدەها فەرمودەتان لەسەری ڕیکۆرد نەدەکرد هاتوون لە سەدەی هەفتەمەوە کاتێک موسڵمانەکانی هیندستان هەندێک خوڕافەیان دروست کردیە
هەندێک خوراافەیان دروست کردیە هاتوونە دەستان بەو خوراافەیە کردووە لە سەدەی حەفدەمی زاینی و ناوی ئەو مەلیکەش دەیهێنن کە ناوی چێرمان پیرروماڵە لە کۆتایی سەدەی حەوتەم ژیاوە و سەرەتای سەدەی هەشتەم ئەو کات محەممەد مرد بوو خۆتان دەزانن 632 محەممەد مردووە واتە محەممەدی نەبینیوە ئەم درۆیشیچ دووە زەربەی ڕێگەی وەک دەڵێن مشتە کۆڵە کاتێک ئەس زەربە القازیە لێتان دەم سوڕەتی القەمەر سوڕەتی ژمارە 37 دابەزیوە بۆچی قورئانەکەتان لە سوڕەتی ژمارە 50 کە 13 سوڕەت دواتر دابەزیوە 13 سوڕەت دواتر دابەزیوە ئەڵڵاکەتان دەڵێتن موعجیزە نییە ئێوە پێمان بڵێن ئێستاکە زاناکانتان درۆ دەکەن ئەڵڵاکەتان درۆ دەکا محەممەدتان درۆ دەکا پێمان بڵێن بۆ نمونە ئاەتی 59 سوڕەتی الئیسراء دەڵێ موعجیزە نییە دەڵێ موعجیزە نییە باشە معجزة چۆن ئاەتی 59 سوڕەتی الئیسراء دەڵێ وما منعنا أن نرسل بالآيات إلا أن كذب بها الأولون دەڵێ ئەوی وامان لێ دەکا هیچ معجزەیەک نەنێرین ئەوەیە ئێمە لە ڕابردوو ناردمان و گوتیان درۆیە لەبەر ئەوە منعنا یعنی ئەوەی منعمان دەکا کە ئاەت بنێرین چکە قوڕەیشەکان داوایان لە محەممەد کردیان گوایە ئەوە ئەڵڵایە وەڵام داتەوە دڵێ ئەوەی منعمان دەکا یعنی معجزە بۆ محەممەد بنێرین ئەوەیە ئێمە لە ڕابردوو لە نەتەوەکانی ڕابردوو ناردیتمان بۆ پێغەمبەرەکان خەڵکەکە پێغەمبەرەکانیان بە درۆ خستۆتەوە معجزەشیان کردێ بە درۆیان خستۆتەوە لەبەرەوە منع ئێمە معجزە نانێرین بۆ محەممەد ئەمە 13 سوڕەت دواتر هاتیە واتە محەممەد معجزەی نەبووە جا ئێوە بڕوا بە محەممەد دەکەن یا بڕوا بە ئەڵڵاکەتان دەکەن خۆتان یەکلا بکەنەوە بۆی بابزانین وهروە لە سوڕەتی الئیسراء کە 13 سوڕەت لە دوای سوڕەتی القەمەر دابەزیوە لە ئاەتی 93 دەڵێ کاتێک مشریکان داوا لێ دەکەن دەڵێن بەهشت بۆ نمونە باخچەیەک دروستکە و ڕووباری بەناودا بڕەوە لە پێشمان سەرکەوە بۆ ئاسمان وەڵامی ئەڵڵای قورئان چی دەبێت قل آية 93 سورة الإسراء قل سبحان ربي هل كنت إلا بشرا رسولا دڵێ ئەی محەممەد پێیان بڵێ شکۆمەندی بۆ خوداکەم من تەنها مرۆڤێکم هیچم پێ ناکرێ بۆچی داوای معجزەم لێ دەکەم من تەنها مرۆڤێشکم پەیامنێرێکی مرۆڤم ئەی بە ئەوەندە داوام لێ مەکەن شەرمەزارم مەکەن پێم ناکرێ نییە قورئانەکەتان وا دەڵێ ئێوە بڕوا بە قورئانەکەتان ناکەن بڕوا بە ساختەچێکی وەکو ئیبن ئیسحاق دەکەن ئێوە سەیر و سەمەرن بەڕاستی لەوەش زیاتر ئاەتی 96 سوڕەتی 96 کەوا لە مەدینە دابەزیوە واتە محەممەد نزیک 15 ساڵ پێغەمبەر بووە چی دەڵێ ئاەتی حەوت الرعد سوڕەتی الرعد ئاەتی حەوت ويقول الذين كفروا لولا أنزل عليه آية من ربه إنما أنت منذر ولكل قوم هاد ئەوانەی کافرن دەڵێن ئیمانی پێناهێنن تاوەکو یەک معجزەمان بۆ نەکا سەیریکە ئاەتی حەوتی سوڕەتی الرعد ئەوانەی کافرن دەڵێن ئیمان بە محەممەد ناهێنین تاوەکو معجزەیەکمان بۆ نەکا معجزەیەکمان بۆ نەهێنن لایەن خوداکەی چی وەڵامی محەممەد چیە ئینەما لە ڕاستیدا من تەنها ئاگادار کەرەوەیەکم معجزە بە من ناکرێ و بۆ هەموو نەتەوەیەک ڕێنیشاندەرێک هەیە و ئاەتی 27 سوڕەتی الرعد ئەم جارە هەڕەشیان لێ دەکا محەممەد سەیریکە ويقول الذين كفروا لولا أنزل عليه آية من ربه قل إن الله يذل من يشاء ويهدي إليه من أناب أواني كافرن دلين أجر هاتو يك معجزة للاين خداكي وبويدا نبزت إيمان ناهينين أي محمد بيان بلي خدا أو كسا زليل دكا كخوي ديويت و ئەو کەسە
هیدایەت دەدات کە خۆی تا ڕەشە دەکا نیەتی دەڵێ باوگەجیان نیمە باوگەجیان مۆعجیزە نییە. ئەوەندە بەڵگان بەسە و کافیە. جا خۆتان یەکلا بکەنەوە. ئێوە بڕواتان بەوە هەیە کە قورئان لەلایەن خودایە؟ ئەگە بڕواتان بەوە هەیە دەبی بڵێن ئەوەتە قورئانەکەمان لە سوڕەتی ئەلئیسرا کەوا 13 سوڕەت لە دوای سوڕەتی ئەلقەمەر دابەزیوە دەڵێ موعجیزە نییە، و سوڕەتی ئەررعد سوڕەتی مەدینەیە لە ڕووی تەسەلسولی دابەزینەوە ژمارە 93 دەڵێ موعجیزە نییە. ئێوە چین و بۆشتانم لێک داوە قورئان بە قورئان تەفسیرم کرد. الساعة بمعنى روج قيامت واتە دەقەکە دەڵێ کاتێک ڕۆژی قیامەت نزیک دەبیتەوە ماندوولت دەبێ. اقتربت الساعة وانشق القمر کاتێک ڕۆژی قیامەت نزیک دەبێتەوە الساعة ساعتەکە ماندوولت دەبێ. کاتێک شاد بۆی بەڕێز و ئازیز ئەمە وەڵامێکی دەمشچێنە جابە دەمی خۆیان بگرن چکە پشتیوان عەبدوڵڵا هەمیشە بۆیان ئامادە دەبێ بۆ ئەوەی وەڵام بە کلاواتەکانیان بداتەوە. تا ئێستا یەک موعجیزەی قورئانەکەتان نەماوە کە بە درۆی نەخەمەوە. ئێوە هاتوون دەتانەوێ گەنجانێکی جوانی کورد بگەوجێنن گەنجان بگەوجێنن. کاتێک شاد بۆی بەڕێز و ئازیز هەر بژین